هەم کۆبوونەوەی جەنێراڵ و ئەدمیرالەکان ئەگەر بگەڕێتەوە کۆن پێش جەنگی جیهانی دووەم لە ساڵی 1935 هیتلەر ئەدۆڵف هیتلەر ئاینی شتی کرد لە 1935 هەموو جەنێراڵ و ئەدمیرالەکانی کۆکردەوە باش واکو ترامپ ئەو کاتە کۆیانی کردەوە لێرە بڕیاری ئەوەیدا ئەلوەلا المطلق بۆ چێ نەوەک بۆ دەستوری ئەڵمانیا بۆ هتلەر خۆی شخصی ئامەی کە ترام کردی هەر مەسرحیەتێکە ینی شتێ نییە ئەوها واسی بکەیت تەنها جەنەراڵەکان ئەوانەی کە وەلایان نەبێتن بۆ ترامپ هەمویان دەرەکاتن لە وتارەکەی شاکەوتە وەسف و سەنایان هەمویان دەرەکاتن تەنها ئەوانەی کە بە بڕیاری ترامپەڕۆن ئەوانە ئەمێننەوە ئێستاکە گەرسەیری کەی مەوزوعی ئغلاق الحکومی داخستنی حکومەت لە ئەمریکا کە موچە ناداتن بە لەوە وەزارەتی بەرگری ئەمریکا لە 600,000 کارمەندی سیڤیل مەدەنی کە ئەمانە بەس ئیشیان مراجعەت البەیاناتە 300,000یان بەبانەوە دەرەکاتن زۆر نووسینگەی CIA ترامپ دایەخاتن چونکە بڵین ئەمریکا سیاسەتی چی بوو بێ حکومەتێ بگۆڕێتن یەک ئابووری اقتصاد ئەی خنکێنێ دوو دامەزراندنی چەکدار معارەزە لە وڵاتە بۆ ئەوەی حکومەتەکە بگۆڕێت ترامپ باوەڕی بەمە نییە ئێستاکە